ئەڵێ کاکە من 5 سەرمەڕم پێداوی ئێستا چواری هێناوەتەوە ڕاستەکە ئەڵێ یەکێکی دیارنی ئەڵێ وایە ئەڵێ ئەیکواڵە بیژمێرە ئەیژمێر ئەڵێ کاکە چوارە ئەڵێ تەواوە ئێڵێ یەکێکی دیارنی ئەڵێ ڕاستەکەی بۆی تێناگەێنرێ ناچار 5 زەلامێنێ چوارمەڕەکەی ویژدانێ ئەڵێ کاکە بۆی تێگەێنم کە یەکێکیان دیارنی ئێستا بێ هەر زەلامێ مەڕێکی خۆی بەرێ بۆی مەڕەکانی من تەواو بێ ئەڵێ ڕاستە دەفەرموو هەر زەلامێ مەڕێکە گرێ یەکێک مەڕی بۆ نامێنێتەوە ئەلە کاکەوە نیە ئەوە یەکێکی بۆ نەماوەڵە جا بە ئەویش ئازاب وایە زوو یەکێکی بگرتایە ئێستا مێڵێن ئەم پارانە دیار نییە باش ئەڵێن ڕاستە ئەڵێن کاکە زیادتان ئەڵێن وایە هەردووکتان لەپای بەدووادا چوونەکانتان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەم قەیران و بە مەسلەی دابەزینی نرخینەوتوە چەند ئێستا وا لە بەرزبوونەوەیە وردە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچەی فەرمانبەرانی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابیم کا بەبێ گرفت ئەگەر ئەو پارانەی دزیویانە باش دەری بخەن بەڵێ ئەتوانن هەموو موچە قەرزەکان هەموو نیوە ڕوبع موچەکان بدەنەوە بەڵام ئایا برسیکردنی خەڵکو و شاردنەوەی پارەی داهاتی وڵاتیان بۆ چ زەمانی هەڵگرتووە بۆ چ سیناریوەیەکیان هەڵگرتووە گومانەکە لەسەر ئەوەیە باشەوە